دوای ئەوەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق نووسراوێکی ئاڕاستەی سەرۆکایەتی هەرێم کرد کە تێیدا ئامادەیی خۆی دەربڕی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 5/9/2024 ئەنجام بداتن و دوای ئەوەی دەستەی دادگای دەستەی دادوەری هەڵبژاردنەکان بڕیاری کۆتاییدا لەسەر کورسی پێکهاتەکان کۆمسیۆنی هەڵبژاردنەکان هەڵستا بە دابەشکردنی کورسی پێکهاتەکان لەسەر 3 بازنە هەولێر دۆک سلێمانی. لە دەرئەنجامدا کۆمسیۆنی هەڵبژاردنەکان هەڵستا بە ئەنجامدانی ڕێکارەکانی خۆی کە خشتەی کارکردنی خۆی تێدا ئامادە کرد و پەسەندی کرد. یەک لەو بڕگانەی کە لە خشتەکە دەگرێتەوە ئەوەیە کە ئێستا ئەمڕۆ باسی دەکەین کردنەوەی دەرگای تۆماری هاوپەیمانیەکانە لەگەڵ ئەو حزبانە حزب و کاندیدی تاک و کاندیدی کۆتاکان دەتوانن لە ئێستا سەردانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بکەن ئۆفیسەکانی هەولێر دۆک سلەیمانی بۆ ئەوەی ئارەزووی خۆیان پێشکەش بکەن و هەروەها ئەو هاوپەیمانیانەی ئەو حزبانی کە دایانەوێ هاوپەیمانی پێک بێنن لە هەمان کاتدا دەتوانن سەردانیان بکەن. خۆی ئەو وادەی کە ئێستا باسی دەکەین لە 8 مانگ تا 13 مانگە دەست پێ دەکاتن. لە دوای ئەوە وادەی پێشکەشکردنی لیستی حزبەکان و هاوپەیمانی و کاندیدەکان